rescued. کەناڵی دۆجەڤیلەی ئەڵمانی راپۆرتێکی لەسەر پرسی پاراستنی ئاسایشی پەنابەرانی سیاسی لە ئەڵمانیا بڵاو کردوتەوە و تێدا ئاماژەی بۆ کردووە حکوومەتی ئەڵمانیا هیچ ڕێکارێکی ئەو توی نەگرتووەتە بەر بۆ پاراستنی گیانی ئەو کەسانی لەدەست ڕژێمە سەرکوتکارەکان هەڵاتون و پەنایان بۆ ئەڵمانیا بردووە. ئەوەشی خستە ڕووکە ئەو پەنابەرە سیاسیانی لە ئەڵمانیا دەژین ناتوان هەست بە پارێزراوی بکەن. راپۆرتەکە ڕووداوێکی تیرۆرکردنی پەنابەرێکی سیاسی وەک نمونە هێناوەتەوە و دەڵێت هاوینی ساڵی 2019 چیچانیەک لە شاری بەرلین و لە گەڕەکی کلاینەر تێرگارتن تیرۆر کراوە. بکوژەکە پیاوێکی ڕووسی بوو کە لەلایەن حکوومەتی وڵاتەکەی و ڕاستپێدراوە بۆ ئەو کردەوە تیرۆریستیە و هەر بەو تاوانەش بکوژەکە بڕیارە لە ئەڵمانیا دادگای بکرێت. هاوکات لەناو دەستگای ئاسایشی ناوخۆی ئەڵمانیا لیستی ناوی ئەو کەسانی کە تیرۆر کراون یان هەڕەشەی تیرۆرکردنیان لەسرە یەکجار زۆرن و لیستەکەش هاوڵاتیانی چینی و تورکی و ڤێتنامی و چەندین وڵاتی تر لەخۆ ئەگرێت. هەر لەو بارەیەوە گیت گیدەنس سەرۆکی کۆمیسیۆنی مافی مرۆڤ لە پەرلەمانی ئەڵمانیا بە ئاژانسی دۆجەڤیلی ڕاگەیاندووە حکوومەتی ئەڵمانیا لە بەرامبەر ئەو خەڵکەی ژیانی خۆیان لە ناو وڵاتەکانیان خستۆتە مەترسیەوە بۆی پارێزگاری لە مافی هاوڵاتیانیان بکەن و ساڵانێک بۆ ترسەوە لە ئەڵمانیا دەژین و ئێستاش کاتی ئەوە هاتووە ئەڵمانیا بە چاوێکی پڕێزەوە مامەڵە لەگەڵ پەنابەرانی سیاسی بکاو هەموو توانای خۆی بخاتە کار بۆ پاراستنی ژیانیان. لەو چوارچەوەیەشدا کۆمیسیۆنی ئاسایشی ناوخۆی پەرلەمانی ئەڵمانیا کار دەکات بۆ ئەوەی پرۆژەیەک پێشکەش بە حکوومەتی وڵاتەکەی بکاو تێدا حکومەت ناچار بکات لە پێناو پاراستنی گیانی پەنابەرانی سیاسی و ئەو هەڕەشانی لە ناو خاکی ئەڵمانیا لەسەریانە بەرلین ڕێکارێکی تون بگرێتە بەر و ژیانیان بپارێزێت. بەپێی راپۆرتەکەی دۆژەڤیلە ئێستا لێبراڵەکانی ئەڵمانیا فشارێکی زۆران خستۆتە سەر حکوومەتی وڵاتەکەیان بۆ ئەوەی بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ پەنابەرانی سیاسی بکات بتمانە بۆ پەنابەرانە بگێڕنەوە و بیسەلمێن کە ئەڵمانیا وڵاتێکی سەقامگیرە و توانای پاراستنی پەنابەرانی سیاسی هەیە.